ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت تایبەتە بەو خاوەن پێداویستیە تایبەتانەی کە نابینان یاخود کەم بینن. 400 ئەندامی هەیە و نزیکەی 200 لەو ئەندامانە ژنن. ئەمڕۆژ لە چالاکیەکدا کاری ئەندامەکانی نمایش کرد. پێکاتووە لە چەند قوتەلەبەیە کە هەنێکمان نابینامانتیایە و کەمبینمانیشتایە، مامۆستایەکمان هەیە کە فێری کاری دەستیمانەکە، بە هاوکاری هەمومان توانیمانە ئەم بەرهەمانەمان هەبێت. ئەگەرچی نابینان بەڵام خاوەن بەهرەی زۆرترن، کاری دەستی و هونەری ئەنجام دەدەن. سەلماندویانە نەبوونی ڕۆشنایی چاوەکانیان ڕێگر نییە لە دەرخستنی لێهاتوویەکانیاندا، بەڵام وەک باسی دەکەن دەرفەتی کارکردنیان دەگمەنە. هەندێکی دیکەش لە ژنان دڵخۆشن بە بەشداریکردنیان لە پێشانگاکەدا. ئەگەر خانمی نابیناش دەرفەتی بۆ بڕەخسێ، ئەگەر هەلی گونجایی پێ بدرێ، بە دڵنیایەوە هیچ کاتێک توانای کەمتر نابێت لە خانمێکی ئاسایی. ئەمانەوێ ئەو پەیامە بگەێنین کە خانمانی نابینا دەستڕەنگینن، بەتوانان، ناکرێت تەنیا لە ڕوویەکەوە یان تەنیا لە چوارچێوەی ڕواڵەتە تێڕوانینمان بۆ مرۆڤەکان هەبێ، بەڵکو ئەکرێت لە ڕێگەی تواناکانیانەوە، لە ڕێگەی لێهاتوویەکانیانەوە، لە ڕێگەی ئەزمون و شارەزاییانەوە مرۆڤەکان بناسین و هەڵیان بسەنگێنین. وەڵا بەگشتی ئەگەر لەسەر ئاستی کۆمەلگا قسە بکەین، لەسەر ئاستی دامەزرا و دەستگا حکومیەکان و دەستگا تایبەتەکانیش قسە بکەین، بەڕاستی دەرفەتی کاری یەکجار کەمە بۆ هەر کەسێکی نابینا و بەتایبەت خانمانی نابینا. ئەتوانم بڵام ئەوەندە کەمە کە هەستەکەم گەیشتوەتە ڕادەی نەبوون هەندێ جار، یان ئەوەی کە بڵێم دەگمەنە، چونکە بەداخەوە کە شوێنێک دەرفەتی کاری هەبێ ڕەنگە بە ئاسانی نەتوانێت کەسێکی خاوەن پێداویستی تایبەت لەو کاری قبول بکە. خراوەکە جگە لە فێربوونی کاری دەستی خولێکی دیکەشی بۆ فێربوونی ژەنینی دەف کردووەتەوە و بەو هۆیەوە ئێستا شیلان دەفژەنێکی لێ هاتووە. شیلان بەهۆی هاتنی ئاوی سپی لە چاوەکانیدا تووشی کەمبینایی بووە. ماوەی 4 ساڵە لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵکار دەکات، لەبەر خولیای بۆ ژەنینی دەف لە ڕێگەی خولەکانی ڕێکخراوەکەوە فێری ژەنین بووە. ماوەی 4 ساڵە بەردەوامم لەگەڵ ئەمان و دەورەی دەف و ئەوەش مامۆستا شەماڵ مامۆستامانە و ئیتر ڕۆژانەی ئێرە بۆ تەمرینکردن و دەرس خوێندن لە لای مامۆستا شەماڵ. بڵین بینینت خی گەورەکە لایەنێکت لێ ئینەکات لایەنێکی ترەوە بەسرت دەکاتەوانێ، ئەویش بریتە لە فکر و بیرێکی بەقوەت. ئێمە کەینە ئێرە بۆ دەرس خوێندن لێرە کۆ ئەبینەوانێ و دەرفەتێکی باشمان بۆ ڕەخسێنە کە بینە ئێرە، چونکە بۆ نمونە لە ماڵەوە هەر لە ماڵەوە بەجددی تووشی خەمۆکی و بێتاقەتی و ناومێدیەکی زۆر ئەبن، بەتایبەت بۆ خانمان و کچان کە دەرفەتی کەمتریان هەیە بچنە دەرەوانێ. جیلان خدر بەرپرسی بەشی ژنانی ڕێکخراوەکەیە، ئەوە دەخاتە ڕوو هەوڵیانداوە هاوکاری نابینایان بکەن و دەڵێت کە نابینایان تەنها بەشێک لە هەستەکانیان نییە، نەک بەشێک لە بیرکردنەوەیان. ئێمە هەموو کاتێ هەڵمانیاوە لە ڕێی خێرخوازە بەڕێزەکانەوە داهاتی ئەم خولانە دەستەبەر بکەین، لەبەروی ئەم خولانە ئەبێ ئێمە کە نابینایەک بێنی بۆ خولێک پێویستەکە کە تۆ بە تەکسیەک بچیتە بەر دەرگا بە دوایە بە تەکسیەکیش بیبیتەوە، لەبەر نابینا ناتوانێت خۆی بێ تەکسیە بگرێت و بێ بۆ ئێرەوە. لەگەڵەوەشە ئەم پێداویستیانی تریش پێویستە کە ئێمە بیکڕین وەکو ئەمر و زەنگانە ئەو شتانێک کە خۆتان بینیتان، بەڵام لەگەڵەوەیە ئەگەر خوای گەورە بەشێک لە جەستەت لێ بسەنێتەوە مانایەوە نییە کە بەشێک لە مێشکیشتی لێ سندویتەوە. ئەوان بە مێشکی خۆیان زۆر لە ئێمە بەتواناتن وەتوانن هەوڵیەوە بن کە فێری هەموو شتێک بن. ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت ئەمڕۆ جگە لە نیشاندانی بەرهەمی ئەندامەکانی هاوکات سەبەتەی خۆراکی بەسەر پەنجاب نابینادا دابەش کردو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا عوسمان مستەفا بەڕێوەبەری ڕێکخراوەکە داوای کرد هاوکاری کەسانی خاوەن پێداویستی تایبەت و نابینایان بکرێت، چونکە لە ژیانێکی سەختدا دەژین.